ئینسان لەو ساتەی کە لەدایک دەبێت تاو کاتەی کە دەمرێت هەزارەها خۆزگەی هەیە. لە سەرەتای ژیانیەوە بە خۆزگە دەست پێ دەکات. خۆزگە بەوە دەخوازێت بچێتە خوێندن و خوێندن تەواو بکات و دواتر دابمەزرێت و کە داش مەزرا خۆزگە بەوە دەخوازێت کارێکی بەدەست بکەوێت. هەمومان واین ڕەنگە ڕۆژانە خۆزگەکانمان بمرن و خۆزگەی نوێمان لەدایک بوون. کەسی وا هەیە لەوەتەی هەیە خۆزگە بەوە دەخوازێت ژیانێکی شایستە بەخۆی هەبێت، بەڵام تا ئێستا بە خۆزگەکەی نەگەیشتووە. و کەسی واش هەیە دەوڵەمەندە خۆزگە بەوە دەخوازێت لەشێکی ساغ و سەلیمی هەبێت، بەڵام هەمیشە نەخۆشی تەنجی پێچنیوە. خۆشەویستان، لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە دەپرسین ئایا بە خۆزگەکانتان گەیشتون یاخود لە ئێستادا چ خۆزگەیەکتان هەیە؟ هەوڵتان داوە بەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان بە خۆزگەی خۆتان بگەن؟ لەو بارەیەوە ئەلێرە گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست دەکەین و لێیان دەپرسین لە ئێستادا چ خۆزگەیەکتان هەیە؟ لەگەڵمان بن. هیوا بە خۆم نا بۆ ئەو گەنجانێکە هێساکان هیوا بۆوان دەخوازم دڵیان خۆر بێت. وەڵای بێ خۆزگەین گشتی بێ خۆزگەیەوە. وەڵای خۆزگەی هەموو گەنجەکانەوێ بگاتە ئەوروپا. ئەو خۆزگانەیە منە بۆ هەموو هەڵوەری. ئەنی هیچ لەسە ئەو دنیایم نییە. ئێستا خۆزگەم بۆەوە بچمە دەرەوەی وڵات لێر نەژیم. خۆزگەی من خەڵک دڵی خۆش بێ مرتاح بێ. خۆزگەی چم هەبێت. باشە بە دڵخۆشی خەڵک چ سودێک بە تۆ دەگا؟ بەڵێ ئەمەش دڵخۆشم مەگە خەڵک دڵخۆش بێت. تەنها ئەوە خۆزگەتە؟ باشە ئەگەر هاتوو خۆزگەکەت نەهاتە دی دەسەڵاتمان هەیە دەسەڵاتەیەکە نەهاتە دی شێ خۆشی دەبینێ ئەمڕۆ لە کوردستانە کەس نابینێ براک. دەکرێت بزانم بۆ خۆزگە بەوە دەخوازی خەڵک دڵی خۆش بێت؟ وەڵڵاهی ئەمەن یەک بەخۆم ئەوەندەم ناخۆشی دیوە حەز دەکەم خەڵک یعنی خۆشی ببینی وەکو من قەت دڵی تەنگ نەبێ. دەخوا بە زیادەسان باشم نارم خراپم، بەڵام حەز دەکەم هەموو خەڵک دڵی باش بێ دڵخۆش بێ. خۆت ئێستا دڵخۆشی؟ دەخوا بەس تەماشای خەڵک دەکەی دڵخۆشم بخۆم، بەڵام تەماشای خەڵکی دەکەی هەمووی فەقیرانە داما و لێرە کەوتە زۆر ناخۆش. باسی ئەوت کردوتت خۆم زۆر ناخۆشیم بینیوە. دەکرێت بزانم ناخۆشیت لە چی بینیوە؟ ناکرێەوە. ینی ژیانت بۆ نمونە بارودۆخی دارایی و ئەوانت ناخۆش وەکو دارایی نا وەکو دارایی زۆر باش بەس ئیتر بەس ئیتکەم خۆشیم نەدیوە. باشە لێستادا جەنابەت خۆزگە بەوە دەخوازی کە خەڵک دڵی خۆش بێت و دڵخۆشی خەڵک جەنابەت دڵخۆش دەکات. ئایا کەسی وا هەیە کە خۆزگە بۆ بخوازێت کە تۆ دڵت خۆش بێت؟ حتمما چۆن نییە هەیە هەزاران دۆست و برادەر هەیە وەکو جەنابەت حەز دەکا من ڕەفیقەکانم خزم و کەسەکانم کوڕە خەڵکی فەقیر دڵی خۆش بێت. باشە لێستادا ئەوە خۆزگەکەی تووە. خۆزگەت بۆ داهاتووی خۆت چییە؟ داهاتوومان نییە یختیار بین هەبزانە لار بووینەوە مردین ڕەنگە بۆ نمونە بە تەمەن نییە کەسی وا هەیە بۆ نمونە تەمەنێکی بچووکی هەیە بەڵام ئەوەندە بێ هیوایە لە ژیاندا ڕەنگە بڵێت تەواو ژیانم کۆتایی پێ هاتووە. ناوە نارێن خۆی هەموو خەڵکێک تا مردن دەبی هەر حەول بداتم بۆ خۆی حەولێکی بداتن، بەڵام وەکو ێستا وەکو پێویست بە قورئانەوە نماوە. گەشبین یانی گەشبینی بە داهاتووی خۆت؟ داهاتی خۆم ڕۆی من گەشبینم بۆ گەنجە وەکو تو دڵی خۆش بێت. من تەواو داکەم موال 52 گەورەم. ئەگەر موالیدت بۆ نمونە 52 پەنجایەکان بێت دەبێت دەست لەو دنیاە بشۆی؟ نە دەستی لێ ناشۆم، بەڵام هیوا بە خۆم نا بۆ ئەو گەنجانێکە هێساکان هیوا بۆوان دەخوازم دڵیان خۆش بێ بۆ خۆم نا خۆم ماشەڵڵا بەرام لێ نیە لەخوا بەزیاد بێت. جەنابەت وەکو گەنجێک لە ئێستادا چ خۆزگەیەک هەیە؟ وەڵای بێ خۆزگەین گشتی بێ خۆزگەیەوە. وەڵای بۆی نایە وەزعەکەت نەبینیە خۆی. وەزعەکە چیتی؟ وەڵای ئەوە تا ئێمە بە تەمای سەفەری نوا چاوەڕی تەلەفۆنی. یعنی دڵتانێ بڕۆنە ئەوروپا؟ بۆ وڵاتە بەجی دێڵن؟ وەڵای بۆی نایە برا قیمەتی نییە لێرە. خەت شوێی؟ چەمسەما.
لە چەمچەمان ڕاهاتووی ئەلێرە دەتەوێت سەفەرکەی بڕۆی بە یەکجاری وڵاتە بەجیبێلی باشە شتێک وای کرد کە وڵاتە بەجیبێلی دەکرێت بەڕوونی بۆم باس بکەی گەنج هەر باز لەوە دەکات کە کار و کەسابەت نییە ئەوەی جەنابیشت هەمان شتە نا والله براق لەبەر چی دەڕۆی والله بێهۆیە براق ئارۆڵا چاولێکەری ئارە بەخۆ دەتەوێت بچێت چ وڵاتێک بەخوا نازانم هەر من لە نینێمە چۆن دەبێت بۆ نمونە ینی ڕێکت بۆ خۆت دیاری نەکردووە کە دەچی زادی ڕابەز من لە نین ئارە بەخۆ باشە ناترسی لەوەی کە بۆ نمونە تووشی کارە ساتێک بی لەو ڕێیە یاخود بە ئەو وڵاتێک کە دەتەوێت نەیگەیە بەخوا باوکم ترسمانیێمە من لە نین دەبزانگەی نەشوم باشە ماڵەوە ڕێگر نەبوون لەوەی کە جەنابەت بڕۆی ناوەڵا بۆ ڕێگرا ینی سا ئەوە ناگادارن کە جەنابەت دەڕۆی ئاگەدار باشە ئەدی دایکت گشتی دایکت نێگۆ کوڕم مەڕۆ لێرە چیش دەکەیت تو لێرە ئێمە وەڵی هیچ ناکە دەتانەوێت لەوێ ئیشێک بکەن کورە وەڵی گشتی بۆ ژیانە ڕاخاڵ لێرە ژیانتان نییە وەڵایە کورە خۆش نییە شتەکە بۆ دەدە چاولێکەری باشە ئەوانەی کە لەوێنە ڕەنگە ئەویان کردبێتە بەهشت بۆ ئێوە بەڵام ئایا ئەو بەهشتەیە ئەوەی گەنجەکان بیری لێ دەکەنەوە نەمبینیە نازان باشە ئەگەر گەیشتێوێ خۆزگەت چێ لەوێ دەتەوێت چی بکەی لەوێ وەڵی ناڵم کەسی خۆزگەی نییە گشتی بۆ ژیانە ڕوا شتەکە بۆ دەدە چاولێکەری ڕوای جەنابەت وەکو گەنجێک ژیانت لەوێت دەگۆڕێ وەڵی تەبعانی ترە بێ بگۆڕ چۆن دەگۆڕە چی لێ دێژیانت وەڵی هیچی لێ نازان بەزەوە ملەن قوربان سڵاو دەبێت تۆ کاتت باش قوربانە بە سپاس دەکەم ئەزیز لێستادا جەنابەت خۆزگەیەک تەیە وڵی خۆزگەی هەموو گەنجەکان ئەوێ بگاتە ئەوروپا یان خۆزگە لە کوردستان ئەوەیە خان و هەبێ سیارە هەبێ ئیشی هەبێ ئەمە لە وڵاتێکی نەقانون هەیە نە ئیش هەیە یعنی یەک شت نییە بەگشتی قسەت کرد وتت خۆزگەی هەموو گەنجەکانەوەیە خۆزگەی جەنابەت لە ئێستادا چییە جێش نییە وڵاتە لەبەر ئەوەی ئەو وڵاتە یعنی هیچ شتێک ئەمانی نییە هیچ شتێک ئەوەی نرخی نەبێت لە کوردستان مرۆڤە بەڕۆیشتنت لەو وڵاتە و بەجێهێشتنی نرخت بۆ دەگەڕێتەوە باڵێ لێ هەموو شتە دەستەکەی لێوە ڕێزە ژیرێ لێوە قانون هەیە لەوێ ینی ڕێزگرتن هەیە لێوێ مرۆڤایەتی هەیە ئینسانیەت هەیە لێرە نییە ینی لەگەڵ ڕێزم ئەو ئینسانیت ئەی بۆ حیوان هەیە لەگەڵ ڕێزم ینی بۆ ئینسان لەوێ هەیە بۆ ئەو یاندانا و لێرە نییە جەنابەت لە ئێستادا چ کارێک لێرە وڵایەک ئیشم نییە بێشم نەوەڵی فیزەم تەقدیم کردووە سبەی بەیانی ئەڕم ئە وڵاتە جێڵە کە وڵاتێک ینی ئیسفادەی ئەوە نەم لێ نەکردووە چی بکەم لێرە کوای ینی کوا گەنج چێگەی لێرە ئیشێ نەبێ شتە نەبێ وەڵای ئەڕۆی بێ بڕۆی لێرە کە شوێنێت هیچی دەست نەکەوت ئەزانی ژیان ناگوزارێ بێ بڕۆی جێ بێڵێ بێ بڕۆی چی دەستەکەوێ لێرە وڵای هیچ لەکەیەوە بێکاری والله لەوەتەی هەم ئیش عملاتیم کردو هەر ئەوەنە کوا هیچ شتێ نەبووە ینی بڵم سەر بە حکوومەتە بڕم ئیشی تیا بکەم یان ئەوە کارگەیەکی حکوومەتە ئەوە حکوومەت هەلی کاری داناوە یان خوێنتن خوێنی کاکەون خوێندنەکەی ئێمە ینی هێنەوە قسە هێناوە ئەڵێ بڵا لە قانون ئەوە هاتوومەتەوە لە مەحەت یعنی ئەوە چیەوە خوێندن بوو بەچی لێرە خوێندنیش ینی هەمووی بووە بە پارە ئێستا هەمووی ئەهلیە کا حکوومەت باشە گەنج ئەگەر لە وڵاتە خۆزگەکانی نەهاتە دی ئەوە ناگەیەنێ کە گەنج خۆی هەوڵ نادا بۆی کە خۆزگەکانی خۆی بەدەست بێنێت و بگا بە خۆزگەکانی خۆی ئاخر گەنج بەچی بگاتە بە خۆزگەکان خۆی ئاواتی خۆی کە ئیشێک نەبێت کانی هەموو گەنجە حەزەکە لە وڵاتی خۆی بێ ناو کە سوکاری خۆی بێ یعنی ئەو شوێنەی لە دایک بۆ جێنێڵێ بەس ئەلێوێ ئەڕۆی کاکە هەموو شتێکە دەستەکەی چیتەوێ دەستەکەی کاک چۆن دەزانی چووی جارە چیکە من چووم ئاین بینیومە یان هاوڕێی خۆم لەوێ یان کەسانی تر لەوێ کە باسیەکەن ئەڵێ کاکە من گەنجێک هاتەوە لە ئەوروپا وتی هات کە ڕۆشم و ئەوێ ڕێک ئاسەکەی مارس کرد ماچی کرد وەڵڵە ئەڵێ کە ئەڕۆی تا نەخۆشخانە شتانە وەک مناڵێکی شەشماک ڕێزل لێگرن ڕێزگرتن لە مرۆڤ لێرە نییە کووا یەکشت نییە باشە لێرە بۆ نمونە دایکت هەیە باوکت هەیە برایەکانت خوشکەکانت هەمان بەجێ دێڵی و ئامادەی بڕۆی و ئەو وڵاتە بەیەکجاری بەجێ بێڵی تەنها لە بەرەوەی کە لەوێ ڕێزت لێ بگیرێت ئاسوودە ژیان بکەم هێرە جەنگڵستانە وا ژیان
هەڵێ پاشماوێ ڕێک پاشماوێ ئەم کوردستانە بە بڕوای جەنابەت کە گەیشتی بەوێ خۆزگەکانت دێتە دی هەمووی دێتە دی هەر هەمووی دێتە دی چیت دەوێ هەیە لێ چیت هەیە بێگومان ئێمە پێمان ناخۆشە کە گەنجە وڵاتە بەجی بێڵێ بەڵام هەڵێ هەمووی ڕۆیشت هەمووی ڕۆی ئەو وڵاتی هەنچی چیتیانە ماوە ئەوەی ماوە یعنی ژنی هەیە ئەوەی ماوە یعنی یان پارەی نییە بیدا بە قاچاقچی بڕوا وڵاتە جێبێڵێ ئەوەی ماوە جەنابەت پارەت هەیە کە بیدەی بە قاچاقچی وە وڵاتە بەجی بێڵێ ئەگە بڕۆم ئیشەکەم چەندێکە هەم ئیشەکەم ئەبێ کرێگاریکەم پارە ئەوەی کە دەستمەکە ئەیدەم بە قاچاقچی بۆی لە وڵاتە ڕزگارم بێ سەرەتای قسەکانت باس کردوتت تەقدیمی فیزەم کردووە دەمەوێت بڕۆم کەی تەقدیمی فیزت من فیزم دەمێکە تەقدیم کردو باگەڕاوەتەوە بە ژیانمان ناگەڕێمەوە بە ژیانمان ناگەڕێمەوە وڵاتە بەیانی دەڕۆی بەیانی ئەڕۆم دەڕۆی بۆ چ وڵاتێک ئەڕۆم بۆ بەریتانیا ماڵۆتان ئاگادارن کە دەڕۆی هەمووی ئاگدارە پێ خۆشی دەبینی ئەمڕۆ لە کوردستانە والله ناڵم کەسی خۆزگەی نییە گشتی بۆ ژیانە ڕۆ فیزم تەقدیم کردووە سبەی بەیانی ئەڕۆم ئەو وڵاتە جێڵ والله کە ناوی خۆیان ویزەم لێ داوا دەڕۆم ئانی کولیە و شتی هەمووی تاوا کردیا لەگەم بلۆشی دەچێشە لە ئێستادا چ خۆزگەیەک هەیە وەلا ئەمن خۆزگام لە شنگال خۆش ببێ بزەفرێ وەگوبەرێ خۆش ببێ ئێستا زۆر نەخۆشە خۆزگام شنگال خۆش بێ شنگالی بالیا چەندە بە شنگالت بەجێهێشتووە وەلا هەشت ساڵە ئەرێ وەڵا لە هەولێردا دەنیشی ناوەلا لە من لە دهۆگم ئەرێ وەڵا بیری شنگال ناکەی بالێ وەلا هەرجار بیری دەکەن بەس بە زۆر خراپە وەزعی نەخۆشە خەڵکی شنگال نیوەک ڕۆشتن بۆ خارجە و نیوەک پەنابەرن شنگال زۆر خۆش نییە ئەنی خۆزگەی شنگالیەکی وەکو تۆ لە ئێستادا ئەوەیە تەنها شنگال وەکو جاران بگەڕێتەوە ئەرێ وەلا خۆزگەم هەیە و زۆر خۆش ببێ بزەفرە ناف کەس و کارێ خۆ ماڵێ خۆ ئەرێ وەلا زۆر لە دهۆک چیش دەکەی وەلا هیچ ئیشی ناکەین ئەرێ لە کەمپدا دەنیشن نە لە کەمپە بەس تقریبان لە کەمپەیە ناو ماڵێک دێت ینی ماڵەوەتان هەمووتان لەگەڵتن هەموو لەگەڵمانە بالێ لەو کارە ساتەی کە بەسەر شنگالدا هات چ زەرێک بە جەنابتان گەیشت جگە لەوەی کە شارەکەی خۆتان بەجێهێشت وەلا زەرەر هەمیە مە هیچ نانی لەگەڵ خۆ هیچ ناما زەرەر ماڵ و حال هەمی چوو هیچمان گەڵ خۆ ناینە بەس جلکی خۆ ڕای خۆ هاو جەنابەت وەکو گەنجێک چ خۆزگەیەک تێ لە ئێستادا زە خۆزگەی چی کا خۆزگە ماوە خۆزگەکەمان هەموو هەڵوەرسە سەری حکومەتەی و حکومەت کووە کو خۆزگە لە چۆ خۆزگە بەدیدێ کوا پێم بڵێتەوە لە جەنابەت دەپرسم خۆزگە هەیە خۆزگە ئەو حکومەتەوە قەشمەڕێ بۆ خەڵکەی دەکا بۆ گەنجانە دەکا نازانی ئەو گەنجە هەمووی سەفەرێک کە گوێی لێ نییە ئەو گەنجانە هەموو خۆزگەیان هەبوو هەموو یعنی ئیشیان دەویست کاریان دەویست ژیانەی خۆشیان دەویست سەری حکومەتەی بەدا با ئێمە تۆزێک بەڕاشکاوی قسە بکەین هەموو شتێک دەبێت ئێمە پڕدەینە حکومەت وە حکومەت وە بەڵام ئایا ئێمە وەکو تا چێکی و کۆمەلگایە تا چەند هەوڵمان بۆ خۆمان داوە کە بە خۆزەکانی خۆمان بگەین لە هەموو وڵاتێک ڕەنگە حکومەت هەموو شتێک بۆ کەس نەکات بەڵام وڵاتی وا هەیە گەنجەکانی خۆیان هەوڵ دەدەن بە خۆزگەکانی خۆیان بگەن تۆ وەکو گەنجێک هەوڵیەوە داوە کە بە خۆزگەکانی خۆت بگەین خۆزگەکان بخۆ واستە بەس بەتەنێ بە ئێمە ناکرێ تەوەنی حکومەت هەموو ڕێگەی لێ قەت کردو هەموو ئیشێکی لێ قەت کوا ئیش دەوەرە سەیری ئەو بازار ئەو هەولێرەی بکە بزانە سی تێدا کوا گەنجی دەدامەوە ئەدێ موسا سەری ئیش نییە کوا ئیش دەست ناکەوێت کاک جەنابەت چ خۆزگەیەک هەیە وەڵڵی خۆزگەم چۆن نییە ئەو خۆزگانە ئێمە نەبوو هەموو هەڵوەری بەڕاستی پێ بڵێ بۆ خۆزگەکانم وەرە خۆزگەکانم زۆر شت بوون پێویست ناکە بە قسە نییە بگوترێ پێت بڵێن بەڵام خۆزگەکانە مووی هەڵوەرین سەری حکومەتە وەڵڵا کە ناوی خۆیان ویزەم لێ داوا دەڕۆم چ خۆزگەیەک هەبوو کاڵوەری وەڵڵی خۆزگەم زۆر هەڵوەرین تعداکەم خۆزگەم و ڕۆژێک ڕۆژ 100,000 دەبەریدا 100,000 چییە بەو تەمەنەتەوە تا ئێستا 100,000 لە جیرفانی خۆت نەبینیوە خێر نەمبینیوە پەیدا دەکەی دەخۆی پەیدا دەکەی دەخۆی جاری وێ قەرزاری شەبیەوە لەسەری ئەرە وەڵڵا باوشم نەماوە باوکم شەهیدە تقریبا 35 ساڵە بام شەهید بووە ئەگەر ئەو وڵاتە بەجێ بێڵی بە بڕوای جەنابەت خۆزگەکانت لەوێ دێتە دی 100% خۆ لەوێ یاسا هەیە
بە هەمووی هەیەەوە لەوێ قانون هەیە یاسا بە گیرفانی بەتاڵەوە سوودێکت پێ دەگەێنێ لەوێ ئیش دەکەی خۆ لەوێ ئیشێ بیکەی لەوێ ئەگەر لە ماڵە خۆت دانیشی لە شوقی خۆت بی مانجێت هەفتەی $80 دەداتێ €80 دەداتێ هەر لەوێ دانیشی بە لە شوقی دانیشی ڕۆژێ ئەو هەفتەی $80 خۆت هەیە چۆن دەزانی ئەوە پرسیارە کردەوە هەموو خەڵکە لەوێ و خزم و کەسمان لەوێ برا ئەگەر بێرە بمبوور ئەگەر سلااو دەبێت چۆنی ئەفوم کە مەڕۆ دێمە وڵات بمبورە چۆن دەزانی کە لەوێ ئامۆزام لە ئەلمانیا ئامۆزام لە ئەلمانیا لەوێ هەموو سەرماگان پارێ خۆ وەردەگری ئی خۆی خێزانی ئی منداڵەکانی هەموو سەرساریان ئەوەی خۆی نوێ دەکاتەوە پارێ خۆ وەردەگری باشە کە لەوێ بۆ نمونە لە وڵاتێک کە جەنابەت باسی دەکەی هەموو سەرماگان پارە وەردەگیرێ پارەیەک گیرفانێکی پڕ بەبێ کە سوکار و دایک و باوک خۆشەکەی چییە؟ لێ بژی خۆشترا لێرە چ لە داک و با بکەم چ لە گیرفانی بەتالکەم چ لێکم بەڕێزم پرسی لێسادا خۆزگەت چییە؟ دەمەوێت لە جەنابیشت بپرسم هەمان پرسیار تۆ وەکو گەنجێک لێسادا چ خۆزگەیەک هەیە؟ وڵە خۆزگەم زۆرە وەکو چ برێم بە گیرفانی بەتال خۆزگەی زۆرش نابی خۆزگەیەک هەیە یەک لە خۆزەکانتم بۆ باس پێ کە تا ئێستا خۆزگەی پێدەخوازی و پێی نەگەیشتی خۆزگای ئەوم مەم ئاشخۆر لە 2014ەوە بە دووەمە نەبوویمێ وازم لە مەکتەبی لەوە پێشمەرگایەتی چونشی گوتی 3 مانگت مایە لەو 3 مانگە ئەمنیان فەسل کرد نەفەرشکیان لە جێمدانا سیلا وەرگرت سی خۆمزەلی 120 فشک نیزا هەموو شتێکم وەرگرت ئەمنیان فەسل کرد یە نەفەرشکە بە واستە بە پارە لە جێمنیان دانا خۆزگەت چێ لێستادا دەمێ بزانم بەڕوونی ئەمنیان کوشت ئەو سیلاعی دایتانە من وەریان گرتەوە ئەمنیان کوشت ئێستا ئەمن هیچ ئەوم نییە ئەنی هیچ لەسە ئەو دنیام نییە ئێستا خۆزگەم بۆەوە بچمە دەرەوەی وڵات لێر نەژین خلاص هیچ کەم نییە بڕوای تو لە دەرەوەی وڵات خۆزگەکانت بە خۆزگەکانت دەگەی لێ بمرم باشترە نەگەیرە لێ بمرم باشترە نەک لێرە نەژیم لێرە پژگیری ئەو قسەیەت کرد بۆ تەواوە خۆزگەزانی بۆ چێە خۆزگە هەیە خۆزگە بۆ کوڕە مەسوولە خۆرە بۆ کوڕە مەسوولەکان هەیە خۆزگە بۆ ئەوانە خۆزگە کوا بۆمە لێستادا چ کاری دەنام ئێستا کاسبم دەسمە ئیشە دیواری ڕۆژ ئیشت هەیە دوونە چوویمە سعات 90 دقیقە گەیشتیمە مارێ 40 دقیقەی شەوێ چەند دەرچوو توێش نوێژ سبەنێم کردە و ڕۆشتیمە تەمەنت چەندە؟ 97 دەچم تەمەنت موالێدت 97 لێستاوە بۆ نمونە گەنجێکی وەکو تۆ کە لە سەرەتای گەنجێتی ژیان تازە لە بەردەم تۆیە دەکرێ وابێ هیوابی؟ ژیان تاالە نەسێ ئیشێژ نییە پارە نییە لێسادا خۆزگەی تو تەنها ئەوەیە کە دابمەزرەی؟ ئەریوەڵە ئێستا ژوایەتیمەوە دەرێ واستای دەوێ واستای لە شێ بینم مەسوولی ناناسم باش ئەگەر خوێندنەکە تەواو کردبایە بۆ نمونە چوو بە پەیمانگا یاخود کۆلیژەکە تەواو کردبایە ڕەنگە ئەو کات دامەزراندن نییە لەگە من ئەوەی هەیە ئانی کولیە و شتی هەمووی تاوا کردیا لەگەم بلۆشی دەچێشە چۆن بە بەلگۆ بلۆشی دەچێشی لەگە من ئانی کولیە شتاوا کردیا هیوا بە خۆم نا بۆ ئەو گەنجانێکی هێساکان هیوا بۆوان دەخوازم دڵیان خۆش بێت وڵی بێ خۆزگەین گشتی بێ خۆزگەیەوە هێرە جەنگەڵستانێک واشیان وڵە خۆزگەم زۆرە خۆزگەم و ڕۆژێک ڕۆژ 100,000 دەبەری دابی 100,000 چییە؟ وەکو تاچێکی ئەو کۆمەڵگای لە ئێستادا چ خۆزگەیەک هەیە؟ واللهی خۆزگا زۆر یعنی ئاوات و ئەشتی و ئەخوازیتنیا لە تەمەنی و لە ژیان و لەوەی لە کاتی لە منداڵیە کە ئەبی لە دایک ئەبی هەموو کەسە یعنی خۆزگایەکی هەیە هەموو کەسێک یعنی خۆزگایەکی بە بەدەگمەنی هەیە ئایا خۆزگە ئەخوازی بە دەوڵەمەندی خۆزگە ئەخوازی بە یعنی ئاواتێکە حەزی لە شتێکە و حەزی لە خۆشەویستێکی خۆیە ئاواتی بگاتە ینی خۆزگە لەوەی بیتن یعنی زۆر تو کامەیانە من واللهی لەوانەیە زۆر ئەش بیتن بەڵام لە هەم شتەی هەناکرێ بە حەقەتەن یعنی ئینسان خۆش ڕاستەکەی بە واقعی بڵێ ڕوون و ئاشکرایە ینی ئینسان لەوانەیە بڵێ مەڵی عەزم لێ زۆر دەوڵەمەند بم
ونی حەزم لێە وەڵی باە خۆم بەس باە خۆم هەبێتن نە زۆریش دەوڵەمەند بم مەغڕوو دەبم دەزانم مەغڕوو دەبم زۆر بەدەگمەن دەزانم خۆزگەش یعنی هەیە بەلۆ گەنجەکان گەنجێ ئەوڕۆ ئاواتی ئەوە هەیە وڵی دەڵێ دەسمە ئەوروپای یعنی هیوادارێشن لە حکوومەت یعنی چاو ئەو خەڵکی دابشتێنیتەوە یعنی با دەگمەن یعنی بە خۆزگای ئەو خەڵکی خەڵکی خۆمانە یعنی لۆ تاکەنجین ئەو گەنجە پەڕەهەندەبی لە وڵاتی دەرەوە و لۆ بخنچە بیتە خۆراکی خواردەمەنی ماسی و نازانم چی و یعنی زۆر خۆزگە زۆر هەیە لە کاتی گەنجیت خۆزگەیەک هەبوو پێگەیشتی یاخود پێی نەگەیشتی واللهی گەنجی بەس ئەگە ئەوەی ڕاستی بیتن گەنجایەتیم هەمووی بە حەزداری ئەو بردە سەرێ گەیشتی مێ و نەگەیشتی مێ یعنی لۆم بۆ بەڵام بەخۆم بەختی خۆمە و یعنی تاقیم کردیتەوە زەروێ یعنی ئەوە بۆ هەڵەی خۆم بۆی کە نەگەیشتی مێ یعنی چ گلەی لە تو بکەم چ گلەی لە چێ بکەم گلەی لە کەس ناکەم ئەو خۆزگانەی کە لە گەنجاتی هەت بوو پێگەیشتی بەخوای تقریبان بەشێک لە ژیانی خۆم ئەو بەشێک کەماوە دەتەوێت کەی پێی بگەی خۆزگە بەوە دەخوازی کەی بۆ خۆزگەیە بگەی والله حەزم لێ هەر لەو دقەیەوە کە لە کنجە نافتان ڕۆیشتم ئاواتم وایە ئینشاڵڵا نەکەرە من ئەوەی کە خۆزگەچی هەیە هەر کەسی تاکەچی کوردە و جا هەلە لە ئیختیارەوە تاگاتە گەنج و اختیار و ئەوی هەمووی دەگریتەوە گە لە خۆزگە بوون بە دەوڵەمەند یاخود دەوڵەمەند بوون چ خۆزگەیەکترت هەیە واللهی خۆزگە یعنی خۆزگەم ئەخوازم یعنی کە دەبینم لە هیکرا ئاواتەکەم هەیە بڵێم بگەمە ئاستەچی وەکو شەهادەی بەرز شەهادەی وا منێ ناوەڵڵا دەکرێت بزانم جەناب چ کارەی بەخۆی من ئەفسەرم بەڵێ 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 ڕۆژێدا دێ بە خۆزگەکانی خۆت دەگەی ئیشاڵڵا هیوادارم هەموو خەڵکێک و هەموو تاکێکی کورد بە گەنج و جوان و پیر و ئەوە لە ئێستادا چ خۆزگەیەکت هەیە وەڵا خۆزگەنەوەیە هەموو ئەوەڵێن قالبی ساخ لەشی ساغ بێ دووەمەنیش بە ئیمانەوە بمری ئیمانت هەبێ بە ئیمانەوە بمری سێوەمیژەوەیە لە هەموو کاتی ژیانەدا سەرخۆش و سەرفراز بی ئەوە خۆزگەکانی جەنابتا تا ئێستا بۆ خۆزگانە گەیشتووی وەڵا جا پەنا بەخوای دیێوار هەتا بژین دەبێ ئەوانن هەر لەبیر بێدی تەنها لە بیربوون و یاخود هەوڵش بۆەوە دەدەن کە بە خۆزگەکانی خۆتان بگەن بەخوای جا ئەوڵ ئیتمینان بۆ خوا گەورەیە کە خوددا ئەو شتانم بۆ بەراوەردەکە دووەمەنیش بۆ خۆت دەبی تێ بکۆشیدی ئەرێ وەڵا جەنابەت تێت کۆشاوە بۆ هەوڵەکانی خۆت بۆ خۆزگەکانی خۆت زۆرمان هەوڵدا وەلی تابعاڵ ئێستا ئەوەی کە ئەمە دەیڵین نەوەڵا نەگەیشتن بۆ قەنەعاتی نەگەیوین ینی هەوڵتدا بە خۆزگەکانت بگەی بەڵام تا ئێستا پێی نەگەیشتووی وەڵا ئێستا بە قەنەعات نەگەوین بۆ هەڵوانەی خۆن کە هەڵمان داوە مرۆڤ دەبێت ئەگەر بە خۆزگەکانی خۆی نەگەیشت هەناسە سارد بێت و ڕەشبین بێت بەرامبەر بەو ژیانەی کە لە داهاتوویدا چاوەڕێی دەکات وەڵا جا دەبی خۆشببین بێدی بە هەموو کات و ژیانتدا دە هەموو ساتێکدا کە زیندگیت ئیدامە بە زیندگیت بدەیت ینی جەنابەت ئێستا خۆشببینی بەداهاتووی خۆت و بۆ خۆزگەکانی خۆشت هەوڵ دەدەی بەڵێ ئەرەوەڵا خۆشببینم تەمەنی ژیانمدا کە ئەوەندەی تا بتوانم ژیان بکەم هەوڵ بدەم بۆ ژیانی خۆ تۆ کە بە خۆزگەکانی خۆت گەیشتی ڕەنگە لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئارامی بکەیت بەڵام ئەگەر بە خۆزگەکانت نەگەیشتووی پێویست ناکە بێهیوابی لەو ژیانەی کە هەتە و بڕەشببینیەوە تێیدا بڕوانی خۆزگە ئەوەیە دەبێ هەوڵی بۆ بدرێت هەمومان خۆزگە بەوە دەخوازین ئەو خۆزگانەی کە هەمانە بێتە دی مامۆستایکی بەڕێز لەسەر خۆزگە چیرۆکێکمان بۆ دەجێڕێتەوە منیش ئەو چیرۆکە بۆ ئەوی بەڕێز دەجێڕمەوە دەڵێ پیاوێک کاتی خۆی تازە مۆبایل هاتبوو مۆبایلێکی کڕی تەلەفۆنی پێدەکرد ڕۆژانە بۆ برادەرەکانی بۆ خزم و کەس و هاوڕێکانی ڕۆژێ تەلەفۆنێک بە هەڵە دەکات کەس وەڵام ناداتەوە شەو کەسێک تەلەفۆنی بۆ دەکات و پێی دەڵێ بۆ تەلەفۆنت بۆ خوشی من کردووە کابراش تووشی شۆک دەبێت و دەڵێت بەخوای من خوشی تۆ ناناسم چۆن تەلەفۆنی بۆ دەکەم
کابراش دەڵێ شتی وان نییە ئەوە ژمارەکەی تۆیە و بۆ مۆبایلەکەی خوشکم هاتووە دەبێ بزانم بۆ تەلەفۆنت بۆ خوشکم کردووە ئیدی کێشەکە گەورە دەبێت و برای کچەکە دەڵێتە کابرا دەبێ ئێستا بتبینین کابراش دەترسێت و لە ترسی ئەوەی کە نازانێت چی بکات ناچارە دەچێ برای ئەو کچە دەبینێت ئەوان بە پیکە بێکەوە لە شەقامێک ڕاوەستاون و چاوەڕێ و کابرایە دەکەن کە کابرا دەگاتە کنیان برایەکانی کچەکە و هەندێک لە برادەرەکانی ئەوەندە لەو کوڕادەن جێی ساغی نامێنێت کوڕەکە هاوار دەکات و دەرێ وەڵڵاهی ئەمن خوشکەکەینگۆ ناناسم تەنها ڕەنگە بە هەڵەت تەلەفۆنم بۆ کرد بێت ئەوانیش دەڵێن شتی وان نییە دەبێ ئەو شۆ ئەو کچەمارە بکەیت ئێستا کابرا چوار منداڵی لەو کچە هەیە دەڵێت خۆزگە ئەو تەلەفۆنەم زووتر بکردبایە لەبەرەوەی ئەو ماڵە ماڵێکی ئەوەندە باشن خۆزگە بەوە دەخوازم 10 ساڵ پێش ئێستا ئەو تەلەفۆنەم بە هەڵە بکردبایە هیوادارم هەموو خۆزگانەی کە هەمانە پێی بگەین و ئەگەر پێشی نەگەیشتوین هەوڵی بۆ بدەین خۆزگەی ئەزوەری براهیم لەو پرۆگرامە هاتنەدی هەموو خۆزگەکانی ئێوەیە ئەم نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن خۆزگە بەوە دەخوازم هەموو ئینسانێک لە ژیانیدا بە خۆزگەکانی بکات خوافیس